یاری کۆتایی پاڵەوانیی تێنسی کراوەیە کەوا یەکێک تێنسی کوردستان هەڵساوە بەکردنەوەی محەممەد ئەبوزێدی 16 ساڵان لە هەولێر و محەممەد ساحیبی 20 ساڵان لە کەربەلا بێگەیشتون. لە کۆمەڵی یەکەم محەممەد ئەبوزێد 6-3 پێشکەوت، لە کۆمەڵی دۆملاوە هەولێریەکە هیچ دەرفەتێکی باکوڕە کەربەلایەکە نەدا و 6-0 براوە بوو. با دوو کۆمەڵی بێوەڵام محەممەد ئەبوزێد توانی سەرکەوتن تۆمار بکات و ببێتە پاڵەوانی پاڵەوانێتیەکە. زۆر سپاس بۆخوا توانیم لەم پاڵەوانتیەش پلە یەکەم بەدەست بێنم کە ئێستا هەم لە ساستی عێراق و لە ساستی کوردستان پاڵەوانم. بەڕاستی ئەم پاڵەوانتێت تا بڵێ بەهێز بوو. زۆر سپاس بۆ یەکێتی تێنیسەلۆر و ئیتیحادی کوردستان کە ئەم پاڵەوانتیانیان کردووە. بەڕاستی بۆ ماوەی نزیکەی هەفتەیەک تا هەفتەیەک و نیو زۆر لەگەڵ ماماندی بوون و ئەم پاڵەوانتیە نزیکەی 3 یاریزان بەشداری کردبوو کە توانیم پلە یەکەم بەدەست بێنم و زۆر سپاسی ڕاهێنەرەکان دەکەم، مامۆستالان و مامۆستا ناسر. زۆر سپاسی خێزانەکەم بە تایبەتی باوکم و دایکم و براکەم و من هەر بە نادالەکەی کوردستان ناسراوم، ئەوەش ناداری مستەقبەڵی ئینشاءالله. أحب أشكر اتحاد أربيل واتحاد كردستان بشكل عام. سوپاسی یەکێتی تێنسی هەولێر و یەکێتی تێنسی کوردستان دەکەم بە شێوەیەکی گشتی. پاڵەوانێتەکە جوان و ڕێک و پێک بوو. سوپاسی هەر کەسێک دەکەم کە ماندوو بوو بە پاڵەوانێتەکەوە. ئاستیاریزانەکان بەرز بوو. 1000 جار پیرۆز بێت لە پاڵەوان محەممەد ئەبوزێد. پاڵەوانێتەکەی برد بە شایستەیی. سوپاس بۆ خوددا پلەی دووەمم بە دەستێنا. لە پاڵەوانتیەکە 63 یاریزان بەشداری کردبوو، بە شێواز یەک دۆڕان دەرچوون بوو. دوای کۆتایی هاتنی یاریەکانیش 4 یاریزانی یەکەم خەڵاتی داراییان پێبەخشرا. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.